پاڵەوانیەتی شەترەنجیانەکانی کوردستان دوای 3 ڕۆژ لە ڕکابەری و ئەنجامدانی 7 یاری لەلایەن هەریانەیەکەوە پاڵەوان و خاوەنی پلەکانی پێشەوەی ڕزبەندییانەکان دەرکەوتن. یانەی پێشمەرگە سلێمانی با سەرکەوتن لەسەر جەمیاریەکان و کۆکردنەوەی 4 خاڵ بۆ دووەم جار بووە پاڵەوانی کوردستان. یانەی سەرچناریش بە کۆکردنەوەی 12 خاڵخانەی دووەمی گرت و هەولێریش بە 9 خاڵ پلەی سێمی بەدەستێنا و یانەی ئەکادیش بە هەمان ڕێژەی خاڵ پلەی سێمی دووبارە. توانیمان بۆ جاری دووەم دوای لە ساڵی 2019 ئەخیر جار بوو کە کرایەوە، ئەم ساڵیش کرایەوە دەستیان خۆش وەکو ئیتیحادی کوردستانی کە توانیمان یەکەمی لەسەر ئاستی بتوڵەکە کە 12 نادی بەشداری کردو کە بەشداریەکی زۆر باش بوو و ئەمە پاڵەوانتیانەوەکە کە یاریزان خۆی ئامادەکە بۆ پاڵەوانتە گرنگەکان بەتایەتی کۆتاییەکانی عێراق یا لە جامی عێراق کە 2-3 هەفتە لەمە پێشوە لەوە شایەکەم بووین. پێویستە ئەمەفرۆزان پاڵەوانتیەکە بەردەوام بێت بۆ یاریزان پێشکەوێت و قاعیدەیەکی شەترەنجی دروست بکرێت لەسەر ئاستی کوردستان کە کوردستان بەتایەتی هەولێر و سلێمانی یاریزانی باشیان هەیە لە هەڵبژاردەی عێراقا. ماوەیەکی زۆر ئەم پاڵەوانتە نەکراوەتەوە، هیوادارین کە زوو بکرێتەوە پاڵەوانی کوردستان گرنگە دیاری بکرێت و هەروەها لەو ڕوانگەیشەوە شەترەنج پراوێز خراوە لە هەموو ڕوانگەیەکەوە بۆ نمونە هیوادارین کە بەردەوام بێت بۆی کە یاریزانەکان زووتر کۆ ببنەوە چکە کاتێکی کەمی پێچێ شەترەنج پێویستی بە بتوڵاتی زیاترە بە تایبەت لە وڵاتی خۆمانە بتوڵات زۆر کەمە هیوادارین لە ئەم ساڵا بتوڵاتی زیاتر بکرێتەوە. لە ئاستی مێزەکانی شەریەکە لە ئاکار عەلی و زۆزک سەلاح و ئاریان عەلی لایەنەی پێشمەرگەی سلێمانی و ڕەوەز عومەریش لە پیرەمەگرون بوونە پاڵەوان. پاڵەوانێتی شەترەنجیانەکانی کوردستان دوای 4 ساڵ لە بەڕێوە نەچوونی لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوو بە بەشداری 12یانە جارێکی دیکە ڕکابەرەکانی ئەنجامدرا. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.